يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵانی بەڕێزی لێی دەجێڕنەوە لە صحیحی بوخاری و مسلمدا فەرموودەکە هاتووە کە دەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە دوعای دەکرد، بەردەوام دوعای دەکرد. بەڵام ئایا ئەو دوعایی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام دووبارەی دەکردەوە لە حوزوری خوادا کام دوعایە بوو کە ئێمەش بەردەوام پێی لە خوا پاڕێنەوە؟ دوعایەکی زۆر ئاسان، ئاەتێکی قورئانە، ئاەتی 201 سوورەتی ئەلبەقەڕەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە دەستی بەرەو بارگای پەروەردگاری بەرز دەکردەوە، دەیفەرموو ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يعني أي پەروەردگارم، یا الله داوات لێ دەکەم بە گەورەی و ڕەحمەت و میهرەبانی خۆت لە دنیادا ژیانێکی بەختەوەر و خۆشم پێ ببەخشی، بە خۆم بە تێگڕای ئیمانداران و مرۆڤایەتی خوایە ژیانمان خۆشکەی. ژیانی خۆش بەو مانایی یا ڕەبی خوا لە دنیادا هەموو ئەو شتانەی کە هۆکارن بۆ ئەوەی ژیانم خۆش و بەختەوەر بێ خوایە پێم ببەخشی ئەو شتانە، و پاشانیش خوایە عەقڵ و بیر و هۆشێکم بدەیتێ بتوانم جوان بەکاریان بێنم، بتوانم یاساکان بپارێزم کە دوای ئەوەی ئەم خەڵاتانت پێبەخشیم لە دەستیان نەدەم لە کارێکی نەزانانە و نایاسایانە و ناشەرعیانەدا. بەڵێ خوای پەروەردگار داوا لێ دەکەم لە ڕۆژی قیامەتیشە قیامەتم ئاوەدان کەی، ژیانی قیامەتیشم بەختەوەر کەی، و لە سزای قەبر و قیامەت و جەهەنەم خوای پەروەردگار خۆم و هەموو ئیمانداران پارێزی. بەڵێ خۆشەویستان، حەسەنەت الدنیا كل ما يستحسنه الإنسان. حەسەنە و چاکەی دنیا بریتیە لەوەی کە هەر شتێک ئینسان دڵی پێی خۆش بێ. داوا لە خوا بکە، خەزێنەی ڕەحمەتی پەروەردگار فراوانە، بڵێ یا ڕەبی خوایە هەر شتێک لە دنیادا خۆشحاڵم دەکا و بەختەوەر و ئاسوودەم دەکا، خوایە پێم ببەخشە. زانایانی تەفسیر دەفەرمون لەوانە کە باسی ئەمەت کرد ربنا آتنا في الدنيا حسنة، ئەم شتانە بێنە ناو دڵتەوە، بڵێ یا ڕەبی خوایە تەندروستیم چاکەی، دایمە لەشم ساخکەی، خوای گەورە ڕزق و ڕۆزیم فراوانکەی، خوای پەروەردگار منداڵم ساڵحکەی و مناڵی ساڵحم پێ ببەخشی، خوایە هاوسەری باشم بەنسیب بکەی و هاوسەرەکەم باش بێ، خوایە گیان خانوبەرەیەکی خۆشم بدەیتێ، یا ڕەبی خوایە سارە و ئۆتۆمبیلێکی باش و ڕێک و پێک و سەلامەتم پێ خەڵاتکەی، یا ڕەبی خوایە کار و کەسابەت و ماڵ و سەروەت و سامانێکی زۆرم وام پێ ببەخشی لە دوام بەجێ بمێنێ، بە محتاجی و بە قەرزاری نێمەوە بارەگای تۆ. ئەمانە داوا لە خوا بکە، بڵێ خوایە بەم شتانە کە پێم دەبەخشی دنیام جوانکەی، دنیام خۆشکەی، بەختەوەرم کەی. یا ڕەبی خوایە کە ئەمانەشت پێ بەخشیم عەقڵێکیشم پێ ببەخشی کە لە دەستیان نەدەم. هەر ئەم ڕۆژانەی کە ئێمە وتاری تێدا دەخوێنینەوە، بەڕێزان نەتان بینیوە خەڵکێک خۆ باشترین ئۆتۆمبیلی هەیە، باشترین سیارەی هەیە کەچی لەسەری خەڵک دەکوژێ، خەڵکێک هەیە ساماندارە، سەروەتی زۆری هەیە، عەقڵی بەکارهێنانی نییە، ماڵەکەی لێی بۆتە فیتنە و ئاشوب. عەقڵێک خەڵکانێک هەیە خۆ خانوویەکی گەورە و گرانی هەیە، ژنیشی هەیە و منداڵی هەیە، عەقڵی بەڕێوەبردنی نییە، ماڵی خۆی بەدەستی خۆی لەسەر قسەیەک کاول دەکات. یا ڕەبی خوایە ئەمانەم هەموو پێ ببەخشی و بڵێ خوایە عەقڵێکیشم پێ ببەخشی کە بتوانم سوودیان لێ ببینم. ئەمجا بڵێ یا ڕەبی خوایە قیامەتم ئاوەدانکەی، یا ڕەبی خوایە لە چاکە و خۆشی قیامەت بێبەشم نەکەی، کە خۆشیەکانی قیامەت چین؟ یەکەمیان بەهەشتە، یا ڕەبی خوایە بمخەیتە بەهەشتەوە. یا ڕەبی خوایە لەو ڕۆژەدا کە دەموچاوی خەڵکانەکەیە وەکو قەترانی ڕەش خەجاڵەتن، دەموچاوێکیش سپین، خوایە من لەو کەسانە بم کە لە قیامەتە دەموچاویان سپیە،
سەربەرزی ڕووی تۆن دیوانی تۆن یا ڕەبی خوایە ڕۆژەی کە خەڵکانێک هەیە تەرازوەکەیان نزمە لە چاکەدا تەرازووی خراپەیان قورسە خوایە من بە پێچەوانە و بم بە ڕەحمەتی خۆت چاکەکانم بۆ زیاد کێ و لە گوناهەکانم خۆش بی بڵێ یا ڕەبی خوایە ئەو ڕۆژەی کە دەست دەبەی کتابەکەت کارتەکەت لە خوا وەرگریەوە هەموو خەڵک دەستی ڕاستی درێژ دەکەی وایە دەستی ڕق دەبێ خوا دەفەرمێ دەستی چەپە درێژکە دەفتەرەکەی تۆ ڕاسب بووی بەرەو جەهەنەم بەڕێکەم بڵێ خوایە لەو کاتەدا من ڕوون بێ دەستی ڕاستم درێژکەم و بە دەستی ڕاست کتابەکەم وەرگرمەوە ئەمانە هەمووی داوا لە خوا بکە شەو و ڕۆژ لێی بپاڕێەوە وپاشان وقنا عذاب النار يعني أي اجعل لنا وقاية من عذاب النار خوايا بمبارز لآقري دوزخ بچي العصمة من الأعمال الموجبة لدخول النار هر كردويك كسرنجام دنبات جهنم وخوايا تور قريم ليبكي وبمبارزي اگه برو کردویک رویشتم بو اوی برو جهنم بره خواهی تو لم پرک بخیر رگام برو خراپیک دم ویست هنگاو حالینم خواهی تو اشتیک بخیر رگام نگم او انجامو بو کار خرابه نگم دومیان المغفرة للذنوب التي توجب دخول النار يا ربي خواهی هر کردویکیش کل دستم شو کردوم لجیانم دا بهوی او کردوی مستحقی جهنمم خواهی هشتا لدنیا دام هێشتا دەستی پاڕانەوەت بۆ بەرز دەکەمەوە خوای لێم خۆش بە خوای ئێستا لێم خۆش بە و مەیگەێنە قیامەتم لە قیامەتا بە چاومە دامەدەوە بەمە لە عەزابی جەهەنەم بمپارێزە خۆشەویستانم دوعایەکی زۆر ئاسان هەمومان لەبەرمانە ئاەتی قورئانە و پێغەمبەری خوا هەمیشە پێی پاڕاوەتەوە تەنانەت فەرمووی ئینسان کە دەچێتە حەج و عومرە ئەو کاتێ بە دەوری کەعبەدا تەواف دەکات لە هەموو دوعایەک باشتر ئەمەیە ئیواهەیە باسی حەج دەکەم مامۆستا کە چوومە حەج چ دوعایە بکەم زۆر خێرە کە چوومە عومرە چی بڵێم بەخوا ئەم کورتەیە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ئەمەی کە بە پوختی بۆم باسکردن بیخە دڵتەوە بە ئەمە لە خوا بپاڕێەوە دەفەرمون ئەو کاتێک کە دەچێت شێوی عەرەفات و ڕۆژی عەرەفا هەر ئەم دوعایەت بەسە هەر ئەو دوعانەی کە پێغەمبەری خوا ئەوەندە کورت و پوختن مسلمانێک نییە بڵێ وەڵا نایانزانم دوعای دوور و درێژی ناوێ ئەم دوعایە هەمیشە بیخوێنن داواش بکەین لە خوای پەروەردگار ئەم دنیایی کە بەداخەوە جیهان ئەمڕۆ ئێستا کە ئێمە قسەی تێدا دەکەین بەختەوەری تێدا کەم بووەتەوە بەڕاستی قیامەتی زۆرێک لە خەڵکیش خوا ڕەحممان پێ بکا خەریکە بەرەو وێرانبوون دەچێت بۆیە زۆر پێویستیمان بەوەیە داوای خۆشبەختی ئەم دنیا و ئەو دنیا و پاراستن لە عەزابی ئەم دنیا و لە عەزابی جەهەنەم بکەین لە خوای پەروەردگار لە خزمەتتاندا چەند خاڵێک دەخەمە خزمەت بۆ ئەوەی کەوا بەجێبەجێکردنی ئەم خاڵانە ژیانمان خۆش دەبێت بەویستی خوا قیامەتمان ئاوەدان دەبێت یەکەمیان لە ژیانی خۆت ڕازی بە ئەمەی هەوڵت بۆ داوە درێخین نەکردووە و خۆی پەروەردگار پێی ڕاوابینیوی شوکرانەی خوای لەسەر بکە زانایان فەرموویانە ماڵێکی خنجیلانە خێزانێکی هێمن و بێشەڕ و شۆڵ جلوبەرگێکی پاک و خاوێن لەبەرتە ڕێز و خۆشەویستیت هەبوو لە نێوان خۆت و خەڵکی بەرامبەرتە حەزت بە ژیان دەکرد و دڵتەنگ نەبووی و لە ژیان بێزار نەبووی دڵێکی ئاوەدانت هەبوو بە متمانەبوون بە ئەڵڵا دایمە خوال لەبیر بوو متمانەت بە ئەڵڵا بوو کە هەموو کۆسپوتەگەرەکان تێدەپەڕێنی واللهی بەهەشتێکت بۆ دروست دەکەن ملیارلێرەکان خەونی پێوە دەبینن ڕەم بێ ئەمە زۆرێک لە ئێمە سوپاس بۆ خوای گەورە هەمان بێ ئەگەر ئەمەت هەبوو بە کەمی مەزانە ئەمەت هەبوو بەلاتەوە گەورە و گرنگ بوو پێی ڕازی بووی سوپاس بۆ خوای گەورە تۆ شاکر و سابیری هەردووچیان ئەهلی بەهەشتن ئەو کاتە حەرام ناخۆی هەڵپە نابەی زیاتری کەی بە حەرام لە حەڵاڵیشا درێخی ناکەی حەسوود نابی بەرامبەر بە خەڵک دەروونت سەلامەت دەبێ دەروونێکی پڕ لە حقد و حەسەدت بەرامبەر بە خەڵکی تر نابێ کەواتە ئەو کاتە تۆ هەر لەم دنیادا لە بەهەشتای و بەویستی خوا قیامەتت ئاوەدانە دووەمیان مسلمانی بەڕێز مەترسە و بوێر بە ئەوەی ژیان لە ئینسان تاڵ دەکات ترسنۆکیە نابوێریە نەوێرە ئەوەی لە ناخیاتی دەری ببڕێ مەترسە و بوێر بە هەموو ئەو خەڵکەی لەم سەر زەویەدا هەیە وەک تۆ عەبدی خوایە هەمووی عەبدە تەنها کەسێک دەسەڵاتی بەسەر هەموواندا هەیە کە ئەڵڵایە ئەوەی ترمان هەمومان عەبدوڵڵاین لە ئەم شتانە مەترسێ بە ئەوەی ژیانت لێتاڵ نەبێ لە چاوی پیس مەترسێ
لە نفوسی پیس مەترسێ لە حەسوود مەترسێ مادام دوعای سوڕەتی قل أعوذ برب الفلق و قل أعوذ برب الناس و قل هو الله بەیانی وێوارە دەخوێنی ئیتر ئەم هەموو ترس و لەرزەن نەبێ دڵ نییە بە ئەوەی پەروەردگار بە تۆی ڕەوابینی بێ و پێت ببەخشێ هەر دەبێ ئەم قەڵغانە بکە بە بەری خۆت و سەرۆت و سامان و ماڵ و مناڵەدا ئەم دوعایانە بخوێنە ئیتر بێمنەت بە مەترسە لە لۆمەی خەڵکی مەترسە زۆر کەسەیە ژیانی ئەم دنیای تاڵ بووە بەس بە لۆمەی خەڵک دەترسێ ئەبێ خەڵک چۆن باسم کەن خۆت بە پاچی بژی ڕقل لە کەس نەبێ بڕوات بەو کارە هەبێ کە کردوتە خۆت بڕیارت داوە کارێکت کردووە بڕوات بە کارەکەت هەبێ بڕوات بەو ماڵە هەبێ کە تیانیشتە جێی خەریتەی ئەم خانووە ئەم ماڵم بە دڵی خۆمە خۆم بڕوام پێیەتی بڕوات بەو گەڕەکە و شارە هەبێ کە تیانیشتە جێی بڕوات بەو ئیش و کارە هەبێ کە پەسەندت کردو و بژێوی ژیانتی لەسەرتە شانازی پێوە بکە کە پیشەکەت ئەوەیە ئیتر بڕوات بەو کەسەش هەبێ کە هاوسەری ژیانتە کچێکە شووی بە کوڕێک کردو بڕوات پێبێ کە لەو کوڕە باشتر لەسەر زەویدا نییە کوڕێکە هاوسەرگیری لەگەڵ کچێکا کردووە وابزانە ئافرەتێک لەم سەر زەویێدا لەم خانمەی تۆ باشتر نییە بڕوای خۆل لە دڵا ئاوا چەسپاوکە ئینجا بێمنەت بە لە هەموو خەڵک چونکە وتراوە ڕیضە الناسی غایەة لا تدریکو ڕازی بوونی هەموو خەڵکی شتێکە قەت نایەتە دی جا سەیری وشەکەکەن ڕیضە الناسی هەموو خەڵکی ئەینا تۆ دوو کەسەیە قەت کێشە لەگەڵیانە نابێ ئیمانداری ڕاستەقینە بە حەیاتی لۆمەی تۆ ناکە بێتە ماڵت قەت تعلیق لێ نادا قەت حەقی بەسەر ئەوە نییە کچێک شووی بە چێ کردو لە بەدلی خۆیەتی یاخوا مبارەکی بێ من دوعای خێرم لەسەرە قەت حەقی بەسەر کار و کەسابەتەکەتەوە نییە دوعای خێرت بۆ دەکەڵی یاخوا لەشت ساغ بێت چانی ئەوەی شت هەیە چونکە لە دین تێگەیشتووە ئیمانداری ڕاستەقینە تۆ گرفتن لەگەڵیان نییە دینەکە فێری کردووە قەت تەداخل لە ئیشی شەخسی خەڵکەکاندا ناکە بەس زمانی خێر و دوعای هەیە کەسێک کە ئیماندار نەبوو بێباوەڕیش بوو ڕۆشنبیر بوو دیسان کێشە لەگەڵیانە بێباوەڕ و ناموسڵمانی ڕۆشنبیریش ئەوەندە ڕۆشنبیرە تەداخل لە ژیانی تۆدا ناکە قەت حەقی بەسەر ژیانی کەسەوە نییە قەت لۆمەی کەس ناکە و تان و تەشەر و تعلیقی بەسەر کەسەوە نییە ئێمە گرفتاری کۆمەڵگەی ئێمە گرفتاری دوو کەسە یەکەمیان بە حساب موسڵمانە و ئەهلی جومعە و جەماعەتە سوبحان الله ئەم زمانەی ناپارێزێ جا چێ هەیە تعلیقی لێ نەدا جا چێ هەیە قسەی لەسەر نەکا قەت زمانی خێری نییە باشترین کچێک شووی بە باشترین کوڕ کردبێ ئیلا ئەم سیفەتێکی خراپی هەر تیا دەدۆزێتەوە جا تخوا کوڕ نەما بە شووی پێ بکەی ئەوە نەبێ حۆری العینی بەهەش بێنێ بە هاوسەری ئەم تعلیقێکی هەر لێدا خۆرەوەخە تۆ چۆن لەگەڵ ئەو کچە هاوسەرگیریت کردووە ئەوە تخوا کەی پیشەیە ئەوە 50 ساڵ تۆ ئەمیشە دەکەی نەبووی بە هیچ ئەها چاو لێ بە حساب موسڵمانە بەڵام ئیماندارێکی تێگەیشتوو نییە دووەم بێباوەڕێکی ناڕۆشنبیرە بڕوای بە ئازاری تۆ نییە ئێمە لەگەڵ ئەو دوانەدا گرفتارین ئەوانەش قەت ئینسان ناتوانێت لە ژێریان دەرچێت بۆیە گوێیان پێمەدە مەترسە بوێر بە لە مردنیش مەترسە هیوا هەیە لەم ژیانەدا لە هیچی کەم نییە مردن ژیانی لێتاڵ کردووە لە مردن مەترسە پێشوازی لێ بکە وەڵڵاهی بچاکەکار بە مردن بۆ چاکەکاران پردی گەیشتنە بە بەهەشت وا بژی مردن نەتوانێ ناوت بسڕێتەوە ئەگەر ئازای ئەوەندە بە جوانی بژی مردن نەتوانێت ژیانت بسڕێتەوە ناوت بسڕێتەوە مردن نەتوانێت بدمرێنێ زۆر کەس هەیە لە جەنابتاندا لە موسڵمانان و ئەهلی ئیماندا بەخوا مردن ناتوانێت بیمرێنێ ئەو کاتش کە لە قەبرایە هەر لەسەر زەوی زیندووە ناوی زیندووە کتێبەکانی زیندووە وتارەکانی زیندووە کردەوە جوانەکانی سەدەقات و خێرەکانی لە دوای خۆی زیندووە مردن ناتوانێت بیمرێنێ هەموو ڕۆژە لە ناوماندایە هەموو ڕۆژێنەوەکانی داهاتووشمان لە بیریانە خاڵی سێم گوێ بە مەدح و ستایشی خەڵکی مەدەومەی کە بە هەموو ئامانجێکت ئەوەی کە بەلاتەوە گرنگ بێ بۆ ئەوەی ژیانی دنیا و قیامەتت بەختەوەر بێ ئەزیزم ڕەزامەندی الله و محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم خوا و پێغەمبەرم لێ ڕازی بێ ئیتر ئەوەی تری ئامانج نییە بۆ من جا ئەو کاتە کە تۆ مەبەستت ڕەزامەندی خوا و پێغەمبەر بوو والله هەموو خەڵکی باشیشن لێ ڕازی دەبێ خەڵکی خراپیش کەیفی خۆیەتی چی ئیشم بەسەریەوەیەتی ها ئێمە ئیمامی ئەبوو بەکرمان پێویستە ئیمامی ئەبوو بەکرە کە قورئان باسی دەکا وسيجنبها الأتقى الذي يؤتي ماله يتزكى وما لأحد عنده من نعمة تجزى إلا ابتغاء وجه ربه الأعلى ولسوف يرضى
ئەمانە لە جەهەنەم بە دوورن کە ئەبوو بەکر ئاسان ئیمامی ئەبوو بەکر خوا بەم ئاەتە مەدحی چی دەکا ماڵێکی زۆری هەیە حرمەت و ڕێز و کەسایەتی هەیە بەردەوام دەستی بەخشندەیی و چاکەکاری هەیە خوای گەورە دەفەرمێ منەتیش کەسیشی لەسەر نییە زۆر جار تۆ چاکە لەگەڵ کەسێک هەیە ئەو چاکەی بۆ هەبوو ئەوە زۆر حونەر نییە چاکە بە چاکەیە ئیمامی ئەبوو بەکر سیفاتی چاکەی ئەوە بوو هیچ قەرزاری خەڵک نەبوو چاکەی کەسیشی بەسەرەوە نەبوو مەمنونی کەسیشی لەسەر نەبوو بەردەوام حەزی لە خێر و چاکە بوو جامە جەنابەت دەتوانی لە فەرمانگەیەکە فەرمانبەرێکی پۆستی باڵات هەیە یان بچووک کەسێ دێ بۆلات قەت ڕۆژە چاکەی بەسەرتەوە نەبووە ناسیاوی لەگەڵ یان نییە لەبەر خوا ڕێنمایی دەکەی لەبەر خوا ژووری نیشان دەدەی لەبەر خوا کاری بۆ ئاسان دەکەی لەبەر خوا کارەکەی ناخەیتە بەیانی یارمەتی دەدەی ئەچێ ڕیزی ئیمامی ئەبوو بەکرەوە ئەم ئاەتە شمولت دەکا خواش ڕازیت دەکا بەخوا لەم دنیادا پۆست و پلەت بەرز دەکاتەوە لە قیامەتیشا بەهەشتت بەنسیب دەکا سەرنجامەکەی بە چاوی خۆت دەبینی ئێمە ئیمامی عومەرمان پێویستە کە پێغەمبەری خوا فەرمووی ڕەئەیت قەصرا ئەبیض فی الجەنە قلت لمن قیل لعمر بن الخطاب قەسرێکی سپین بینی لە بەهەشتا پێغەمبەری خوا فەرمووی چوومە بەهەشتەوە قەسرێکی سپین بینی وتم ئەوە هی چێیە پێم وترا ئەوە هی عومەری کوڕی خەتابە عمر بە چی گەیشتە ئەو پلەی کە پێغەمبەری خوا عمر هێشتا زیندوە پێغەمبەری خوا شایەدی بەهەشتی بۆ دەدا و قەسرەکەی تایبەتە لە بەهەشتا بەڕێزان هیداتپەروەری ئەی بۆ کاربەدەستانی ئێمە چاو لە عومەر نەکەن لە دادپەروەریدا و ئەم پلەیە بەدەستبێنن ئەمانە ژیان دەکەن بە بەهەشت ئیمامی عومەر بەخوا ئەو دادپەروەریی لەبەر خاتری کەس نەبوو بەس لەبەر خاتری ئەڵڵا بوو إن الله يأمر بالعدل والإحسان ئەوەی جێبەجێ دەکرد إمام عثمان لصحيح مسلم في غنبري فرمي ألا أستحي من رجل تستحي منه الملائكة شون شرم لك كسيق نكم شون ريزي كسيق نقرم كملائكتي خواش شرمي لي ذكن ملائكتي خواش شرمي على الإمام عثمان ذكر في غنبري خوا عند ريزي لي ذكر شرمي لي ذكر ريزي تايبتي لي ذكر شون كفريشتا كان ريزيان لي ذكر أزان إمام عثمان أو بلاي بدسينا عابد و گۆشەگیری ناو خەڵوەتخانەیەکی تەنها نەبوو گەورەترین بازرگانی نێودەوڵەتی بوو تۆی بازرگان تۆی خاوەن کۆمپانیا و شەریکە بەخوا دەتوانێت بگەیتە ئەم ئاستە بەرزە بە سیفاتەکانی ئیمامی عوسمان سەخاوەت ڕازگۆیی لە بازرگانیدا ویژدانی زیندوو دەستی بەخشندە بۆ میلەت کاتێک کە مەدینە پێویستی بە بیرە ئاوێکە عوسمان لە پێناوی خوادا ئەو بیرە هەمووی لەسەر مەسرەفی خۆی هەڵدەکەنێ تۆ ناتوانانی لە گەڕەکە کە تاخز بە گوزارێکی وا پێشکەشکەی ئەو خەڵکە بحەسێتەوە دەبیکە دەڵێ ئەهلی بازاڕەوە ئەو هەموو ئەکسپایرە بەسەر خەڵکا ساغمەکەوە وەکو عوسمان ڕازگۆ بە لە بازرگانیدا دەستی بەخشندەیت هەبێ پلەکەت بەرز دەبێتەوە ئیمامی عەلی کە پێغەمبەری خوا لە صحیح بوخاری مسلمە لەبارەیەوە فەرموویەتی رجل يحب الله ورسوله ويحبه الله ورسوله علی کوڕی ئەبی طالب ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کەسێکە خوا و پێغەمبەری خۆش دەوێ ئێمە هەمومان واین ئەوەی گرنگە خوا و پێغەمبەریش ئەویان خۆش دەوێ ئەزان عەلی بەچی بۆ بە خاوەنی ئەو پلە و پایە کە خوا و پێغەمبەری خۆش دەوێ و پێغەمبەر فەرمووی دڵنیا بە خوا و پێغەمبەریش تۆیان خۆش دەوێ بەهۆی زانستەکەی بەهۆی داناییەکەی زۆر کەس وا ئەزانێ ئیمامی عەلی بەهۆی ئازایەتیەکەی ئیمامی عەلی زۆر ئازا بوو قارەمان بۆ لە جەنگا بەڵام سەد قاتی ئەوە پلەکەی بەهۆی عیلمەکەیەوە بەرز بووەوە بە زووتە جوانەکانی ئەو هەموو دانایی کە بۆ میلەتی بەجێهێشتووە ئەمڕۆ تۆی بەڕێز مامۆستای ئاینی بی مامۆستای زانکۆبی پیاوماخۆڵێکی وەکو جەنابتان گەنجێکی خۆشەویست چوار قسەی خێر بۆ خەڵک بکە جوای وشەی جوان لە دوای خۆت بەجێ بێڵە چوار کۆمنتی جوان بنووسە چوان پۆستی دڵ ئارامکەرەوە بۆ گەنجان و ئەوانەی کە دڵ بە خەمن بنووسە لە فەیسبووکەکەتا بڵاویکەوە بابچە ڕیزی ئیمامی عەلیەوە ئیمامی عەلی بە شمشێرەکەی نەبوو بەو پیاوە بە دانایی و زانایی و زمانە شیرینەکەی خۆی گەورە گەیاندی بەو پلەیە عومەری کوڕی عەبدولعەزیز لە ناو یەک زەلکاوی گەندەڵکاراندا بوو دەوڵەتی ئەمەوی ئەو خولەفایانەی کە لە پێش ئەو دابوون و ئەوانش لە دوای ئەو داهاتن مێژوویەکی ڕەشیان هەیە بەرژەوەندیەکانی خۆیان خستە بۆ پێش خەڵکەوە خولەفاکان و ڕئیس و دەست بەرپرسەکانی دەوڵەتی ئەمەوی کە پێش عومەری کوڕی عەبدولعەزیزیش هاتن و کە لە دوای ئەویش هاتن سەروەت و سامانی وڵاتیان بۆ خۆیان بەکاردێنا بۆ بنەماڵەکانیان بەکاردێنا بۆ ماڵ منداڵی خوانیان بەکاردێنا میلەتیش ڕەش و ڕوود کەوتبوو بەڵام ئەم پیاوە لەناو ئەو زەلکاوەدا هاتە دەرەوە توانی لە ماوەی 2 ساڵ و 6 مانگە ناوی خۆی لەم لیستە ڕەشە بێنێتە دەرەوە
دەستی بە چاکسازیەکی ڕاستەقینە کرد و پێشی کرا وتی خوایە مەبەستم تۆیە جاوانەی لەم وڵاتەدا دەیانەوێت وشەی چاکسازی بەکاربێنن ئەگەر دەیانەوێت سەرکەوتوو بن با خوا ببینن بڵێ خوایە لەبەر تۆ یا ئەڵڵا لەبەر قیامەتی خۆم نەبۆ چاوکردنە خۆڵی چاوی فڵان و لە دژایەتی فڵان و نە لە منافیسی فڵان خوایە من تۆ دەبینم خوای گیان ئەم وڵاتە 29 ساڵ ئەم حکومڕانیە گەندەڵە با من بمەوێت لەم زەلکاوی گەندەڵیە ناوی خۆم بێنمە دەرەوە بەخوا تۆ دەیتە دەرەوە عومەری کوڕی عەبدولعەزیز بەڕاستی بوو ناوی چووە ناوی خولەفای ڕاشیدینەوە پێی دەڵێن پێنجەم خەلیفەی ڕاشیدین لەناو ئەو هەموو گەندەڵکارەدا خوای گەورە گەیاندیە پلەی ئیمامی ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی ڕیزی ئەوانی بینی بەڵام لەکوێ دەستی پێکرد لە ژنەکەی خۆیەوە دەستی پێکرد لە براکەی خۆیەوە دەستی پێکرد لە ئامۆزا و ژمبراکانی خۆیەوە دەستی پێکرد هەمووی چەک و سیلاحکردن وتی ئەو هەموو سەرۆتەی کۆتان کردوێتەوە ماڵی ئەو میلەتەیە بە ژنەکەی وتی ئەو بازنانەی دەستت کە براکەت پێشتر خەلیفە بوو هەها هەل لێرەوە حتا ئێرەت بازنی زێڕە خەڵکی ژوا گەڕ بوو لە چڵکنی و لە بێنانیدا بێنە بازنەکانت داکەنە یان ژنم نابیان دای دەکەنی چونکە ئەوە هەمووی ماڵی حرام و ماڵی میلەتە ژنەکەی وتی بەخوا تۆ ناگۆڕمەوە بە هەموو دنیا بازنەکانیش بە ژنەکەی خۆی دانا بە کوڕەکەی خۆی وتی ئەو ئەسپ و ئەو هەموو فاخیرات و ئەو هەموو مجەوهراتە ئەو هەمووی ماڵی میلەتە کە مامت پێی خەڵات کردووی لە سەردەمی دەسەڵاتیە بێنە با من ئەمانە بخەمەوە سندوقی دەوڵەتەوە بەخوا لە ماوەی 2 ساڵە ئەو دەوڵەتە قەرزارە ئەوەندە خەڵک تێر بوو قەرزارێک لە وڵاتانەما دەتوانین بەڕێزان پشت بەخوا ببەستە بەڵام نێتەکەت با بۆ خوا بێ عەرزم کردی نابێت لە منافیسی یەکترا کار بکەین من بۆ شکاندنی تۆ بۆ ئابڕۆبردنی تۆ ئەو لە ڕقی ئەو بەخوا خوا کاری وا بێ بەرەکەت دەکا میلەتیش بڕواتان پێ ناکا وەرە خالیسەن بۆ خوا بڵێ یا ئەڵڵا نێتی چاکەم هێناوە با من کە مردم لە ڕیزی ئەو خراپەکارانەدا نەبمێژوو ناوم نەنووسێ با من گەڵداڵکار نەبم با من مستلیح بم من چاکە خواز بم من چاکە کار بم بەخوا خوای پەروەردگار پشتیوانی لێ دەکا وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز ڕزگارت دەکا ئێمە پێویستیمان بەمانەیە ژیان بەمانە جوان دەبێت ژیانی سەرکردەکانمان جوان دەبێت ژیانی میلەتەکەمان لەم کولەمەرج و مەینەتیە بەویستی خوا پشت بە ئەڵڵا ڕزگار دەبێت با کۆنتڕۆڵت بەدەستی خەڵکەوە نەبێ ئەوەندە عەرزم کردی ڕەزامەندی خەڵک مەکە بە ئامانج سەر بەرزکەوە ئەڵڵا ببینە ئەگەر کافر قسەیەکی جوانی کرد لێی وەرگرە یەکێ لە سەرۆکەکانی ئەمریکا ناوی جۆن کەنەدیە جۆن کەنەدی قسەیەکی زۆر بەڕێز و جوانی هەیە ئەڵێ ئەی مرۆڤ ئاگادار بە ڕێگە بە 3 شت مەدە کۆنتڕۆڵت بکە ڕێگە بە 3 شت مەدە کۆنتڕۆڵت بکە کۆنتڕۆڵەکەت مەدە بەدەستی خەڵکەوە بە 3 کەس مەیدە بە 3 شت یەکەم ڕابردوو دووەم خەڵک سێم پارە ئەم سیانە وریان نەبی لە دەستی خۆتان نەبی و کۆنتڕۆڵی ژیانت بدەیتە سیان بەو خوایە لە ناو دەچی دنیات بەدبەخت قیامەتە دوێران زۆر قسەیەکی جوانە قسەکەی جۆن کەنەدی سەرۆکی ئەمریکا یەکەم وریا بە کۆنتڕۆڵی ژیانت مەدە بە ڕابردوو من دەیان خەڵکم بینیوە و قسەی بۆ کردوم لە مەراقێکی گەورەدا دەژی بڕواتان هەبێ ئێستا خۆشبەختترین ئینسانە دەوڵەمەندە هەبووە لەش ساغا هیچی کەم نییە لەم بێپارەوینەدا ئەو زۆر دەوڵەمەندە زۆر هەبووە ئەڵی کاکە خوشکم برام بۆ وای وەڵڵی مامۆستا 20 ساڵ لەمەوە بەرم بیر دێتەوە ئای چ ناڕەحەتێکا بووم بەردەوام ناڕەحەتەکانی ڕابردووی بەبێ دێتەوە لەزەت لەم خۆشیەی ئێستا ناکە ڕابردوو کۆنتڕۆڵی کردووە لەگەڵ خەڵکانە عاجزیم بووە خەڵک بۆم خراپ بووە ماڵی باوکم ئاوا بوون ماڵی هاوسەرم ئاوا بوون ئیتر ئەم ڕابردووە دێتەوە یادی ناهێڵێ ئێستا جوان بژی سەرنجام ئەوەندە غەیبەت و بوختان و حەسەدی بەرامبەر بە خەڵکی شەیە قیامەتیشی وێران دەکا ئامان مەهێڵە ڕابردوو وێرانت کە ڕابردوو کۆنتڕۆڵت کە ئەی چی بکەم بیکەم بە ئەزمون بیکە بە ئەزمونێک ئەو هەڵانەی لە ڕابردوو کردو من دە ئێستا خوا بەهۆشی هێناومە بال لەداهاتوو نانکەم با تووشی ئەو چارە نووسڕەشە نەبمەوە بە ئەزمونیان لێوەرگرم بیانکەم بە عەقڵ و بیانکەم بە حکمت و بیانکەم بە ئەزمون بۆ ژیانی داهاتووم ڕابردوو کۆنتڕۆڵن نەکە دووەم ئاگال لە خەڵک بێ خەڵک کۆنتڕۆڵن نەکە ژیانی خۆت و ئیشی خۆت و واریداتی خۆت و داهاتی خۆت بەراورد بە خەڵک مەکە چونکە تەنها دووشتت بۆ دەمێنێتەوە یەکەم ئازاردانی دڵ و دەرونی خۆت دووەم سوگبوون و ڕیسوابوونی خۆت دوو لەڕ جەنابتان قەت خۆت بە خەڵک بەراورد مەکە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لە قسە جوانەکانی ئەوەیە دەڵێ ئەوەندە ڕێز لە خەڵکی مەگرە
کە ببێتە هۆی بچووک بوونەوەی خۆت ڕێز لە خەڵکی بگرە بەڵام مەهێڵە خەڵک کۆنتڕۆڵت کە ئێستا ئیوا هەیە کە تووشی خەڵک دەبێت هەر خەریکە دەچەمێتەوە یعنی ئەوەندە خۆی متەواضع دەکا ئەمەش باش نییە ئەوەندە ڕێز لە خەڵکی مەگرە لە حەدی خۆی بترازێ بەس بۆ ئەوەی لێت ڕازی بن کە بچووک ببیەوە ڕێز لە حەدی خۆیان لە خەڵک بگرە با خەڵک کۆنتڕۆڵن نەکا لە ڕێزگرتنیشە با خەڵک کۆنتڕۆڵن نەکا لە سنووری خۆیان بیگرە سێمیان پارە خەڵاتی خوایە دەتوانی بەختەوەری دنیا و قیامەتی پێ بەدەستی بێنی بەخوا بەدەستی خاڵی زۆر شت ناکرێ بەڵام زۆر کەسیش هەیە پارە کۆنتڕۆڵی کردووە یعنی ئەم ئامێرە بەدەستی پارەوە پارەکانی دەیهێن و دەیبەن ئێمە شاعیرێکی کوردمان هەیە شێخ ڕەوفی نێرگزەجاری لە ساڵی 1932 لەدایک بووە لە 1988 بە نەخۆشی وەفاتی کردووە لە کۆپلە شعرێکە زۆر جوان شێخ ڕەوفی نێرگزەجاری دەڵێ بە سەروەت دین و دنیا نەسێنی بە سەروەت دین و دنیا نەسێنی تۆوی بەخشین و چاکە نەچێنی بیری زۆربی و زۆربوونی ئەتکا نۆکەری هەر پاسی کەیت و سوزدەی بۆ بەری پارە ئەگە دوشتی پێ نەکەی دنیا و قیامەتی خۆتی پێ ئاوەدان نەکەیەوە تۆی بەخشین و چاکەی پێ نەچێنی بەس پاسەوانی دەی پارێزی و ڕۆژانە وەکو بت سوزدەی بۆ دەبەی ئێمە ئەم کۆمەلگای ئێمە زۆر دەوڵەمەندی تێدایە جە هەردووچانم بینیەوە بە چاوی خۆم تۆش بینیوتە خەڵک هەیە بەس پاسەوانی پارەیە بەس پاسەوانێتی و سوزدەی بۆ دەبا وەکو بدەی پەرستێ قەت دەستی تێ ناچێت نەبۆ خۆی نەبۆ خەڵکێکی شەیە خوا ڕەحمی پێکردەوە بەو پارەی لەبەر دەستیایەتی یەک ژیانی خۆشی بۆ خۆی ماڵ و منداڵی دابین کردووە و بەدەیان کەسیش لە سایدا سوپاس بۆ خۆی گەورە حەساونەوە ئەم پارەی کۆنتڕۆڵ کردووە دەوڵەمەندی وا هەیە پارەکانی لەژێر کۆنتڕۆڵی ئەمدان دەوڵەمەند و سەرمایەداریشمان هەیە لەژێر کۆنتڕۆڵی پارەکانیدایە پارەکانی تەحەکومی پێ دەکەن بەخوا لەسەر پارە لەسەر دۆلارێک ئامادەیە مەرحەبایی 100 کەس نەکە هیچ مشکلەی نییە پارەکانی کۆنتڕۆڵی دەکەن جا ئاگادار بە پارە کۆنتڕۆڵن نەکە تۆ کۆنتڕۆڵی پارەکانت بکە کۆتا خەڵ ئەوەیە ڕۆڵی پەروەردگار مەبینە خۆت بناسە عەبد بە أنا ربكم الأعلى أنا أحيي وأميت إنما أوتيته على علم عندي وأمزان الجيء أنو مردني أو خلق أقد تو نبي همو خلق برسانا دمريا وأمزان أقد تو نبي خلق قرق دايخوا وأمزان أقد تو نبي خلق إيشي دازناكوه أما الرولي پروردگارا أي بندا لاوازي خود بناسا وإجاني بختوري دنيا وقيامة اللي تيقنتشه خوای پەروەردگار پێنج ناوی هەڵدەبژێرین الرەحیمە العەدلە العەفووە الکەریمە ئەسەتارە دەتۆ وا بە خوای پەروەردگار الرەحیمە تۆ میهرەبان بە چاو لە خوا بکە میهرەبان بە خوای گەورە العەدلە دادپەروەر بە بەعەدل بجوڵێەوە یعنی بەردەوام بە دادپەروەری قسە بکە و حکم بدە خوای گەورە العەفووە دەلۆژ چاوپۆشی کرد بە دەلێبوردەیەکی تەواو بە خوای گەورە الکەریمە ئەو هەموو بەخشندەیە دەبەخشێ خەڵکانێک نەسوپاسی دەکەن کوفری دەکەن ئەم هەر پیان دەبەخشێ دەتۆ جوابە خوای گەورە ئەسەتارە عیبەکان دادەپۆشێ ئەم هەموو بەندەیە ئەم 7 ملیار مرۆڤ خراپە دەکا ئابڕوویان نابە پەردە پۆشیان دەکا دەتۆش چاو لە پەروەردگارت بکە دەعیبی خەڵکت بینی و بیستوە دایپۆشە ئاشکرای مەکە بەڵام خوای پەروەردگار کۆمەڵە صیفاتی هەیە المنتقمة الجبارة القهارة الكبيرة العلية نابێت تۆ وابی نابێت وەکو بڵێ من تۆڵەستێنم من جەبارم پشتی خەڵک دەشکێنم من گەورەم من عەلیم زاڵم بەسەر خەڵکە ئەمانە بۆ بەندە نەهاتون ئەمانە فۆرمی نەگەتیفە نابێ بەکاریان بێنی بەخوا ئەمانە بەکاربێنی خۆ دەبێ ڕیزی خواوە پشتت دەشکێ بەدبەختی دنیا و قیامەت دەبی پەنا بەخوای پەروەردگار بۆیە چاو لە سیفەتەکانی ڕەحم و عەدل و عەفو و کەریم و سەتارکە بەڵام ئەمە بە خۆت ڕەوا نەبینە منتەقیم و جەبار و متەکەبیر و عەلی و ئەوانە بی ئامان لە جیاتی خۆی پەروەردگار بڕیار مەدە بەهەشت و دۆزەخ بەسەر خەڵکە دابەش مەکە زۆر کەسێ ئەلحەمدولیلا بۆ خوا سوڵحاوە ڕوو لە خوایە شەیطان ئالەم شوێنەوە زەفەری پێدێنێ ناتوانێ بڵێ شەو نوێژ مەکە ناتوانێ بڵێ ڕۆژی سونەت مەگرە ناتوانێ بڵێ قورئان مەخوێنە وەڵڵا سونەتەکانیش هەموو جوان جێبەجێ دەکا سوبحان الله شەیطان لەو خاڵە لاوازەیە بۆی هاتووە کە خۆی بە ڕەفیقی خەڵک نازانێ سەلام لەم ناکە سەلام لەو ناکە هەموو خەڵکی پێ جەهەنەمیە بەس خۆی پێ چاکە ڕاستە خۆت باشی بەڵام ئەو خەڵکە بۆ تۆ بینێری بۆ جەهەنەم بۆ سەلام لە خەڵک نەکەی بۆ خەڵکت هەمووی پێگومڕابێ نەوامە بە چونکە بترسە ڕۆژێ خوای گەورە ئەم خەڵاتی خواناسیە لە تۆ بستێنێتەوە بیدا بەو بێدینە تۆ وەکو ئەول لێبێ
دیسان شێخ نێرگزەجاری شعرێکی زۆر بەهێز و جوانی هەیە ئەمە تێگەیشتنی موسڵمانانی کورزوبانە بۆ دینی ئیسلام دەفەرمێ ماڵی خواوە دەستی بردبێ بۆ قفڵی کاوە یعنی کەعبە یەکێکیش لە ناو مەیخانە مەست بێ بە زەهری بادا زەلیل و مەست بێ گەر ئەو دەربکە چێ وەری دەگرێ یا لەم ببورێ چێ بەری دەگرێ کە مادام وایە خاوەن بیر و هەست یاز مەبە لە دەست تاوانبار و مەست بەدیهێنەری هەردوو لا خوایە تۆ وایت و ئەو وا حیکمەتی تایە ئەگەر ناتەوێ ئاڵ و گۆڕیکەی خۆت پرس و ئەو سووک تەماشا ناکەی ئەگەر کەسێ بچێتە دەوری کەعبە و بەیتوڵای شەریف بسوڕێتەوە ئەگەر خوا دەری کردی چیەکەی ئەگەر کەسێکیش لە مەیخانەدا مەست بێ کە خوا وەری گرت و لێی خۆش بوو چێ هێڕێ لە خوا بگرێ بۆیە ئەگەر ناتەوێ خوا تۆ دەرکا لەم ڕیزی چاکەکارانە و تۆ بچێ شوێنی ئەو خراپەکارانە خۆت قرس و ئەو سووک تەماشا ناکەی قەت بە چاوی سووک سەیری خەڵک مەکە قەت خۆت پێ لە خەڵک چاکتر نەبێ بڵێ یا ڕەبی خوایە چۆن ڕەحمت لەگەڵ من کردووە کە ئەهلی جومعە و جەماعەت و چاکەکاریم یا ڕەبی خوایە فڵان کەسیش بێنێ سەر ئەم ڕێگا ڕاستە و ڕەحمیش بە من کەی من نەچمە شوێنی ئەو ئەمە دوعای ئینسانی موسڵمانە ئەینە زۆر کەس هەبوو زۆر دیندار و چاک بوو ئەوەندە خۆی بە گەورە زانی بەسەر خەڵکە ئەوەندە خەڵکی پێ گومڕا و خراپ و عیبەکانی خەڵکی باز دەکرد و تەشهیری بە خەڵک دەکرد و ناوی خەڵکی دەزڕاند سەرنجام خۆی تێدا چوو بەخت بوو ئێمە وتارەکەمان لەسەر ئەو بوو بۆ خۆشبەختی دنیا و قیامەتمان هەمومان جارشکە لە خوا دەپاڕێنەوە ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنە وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خوايا خوشبختي دنيا وقيامت مانكي يا ربي خوايا همو اوهو كاراني كدنيا من جوان دكا دنيا يشي خوش گزران من بنسيب دكا خوايا بي من ببخشي كاتيكيش كبيت بخشين خوايا عقليكي و جيليكي ومان بي بخشي سود من بين ليان ولدستيان ندين يا ربي خوايا قيامت من آودان كي جگا من بهشت كي برحمتي خوال لهمو اوگناها نمان ببوري كمستحقي جهنم من دكا یا ربی خواه لهم او کردارانه بمان پارێزی کە بەرەو جەهەنەم و بەدبەختی دەمان بە یا ربی خواه ڕزق و ڕۆزی هەموو لایەکمان فراوان کەی دەرگای ڕەحمەتی خۆت لەم میلەتی کوردستانە و خاچ کوردستانە و هەموو جیهان بکەیتەوە یا ربی خواه ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ربی خواه ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دەردەدار و لەش بە ئازارە یا الله یا شافی خواه خۆت شیفای بدەی و ئازاری لەسەر لابەری ئەوەی دڵتەنگە دڵ ناڕەحەتە ئاسوودەی دەرونی لەدەستداوە ئەی ئەو کەسەی کەسینەکان بەستۆ فراوانیان دەکەی خوا ڕەحم بە دڵ و دەرونی خەمباران بکەی هەر کەسێک چاو بە فرمێسک و دڵ بە خەمە خوایە خۆت بێی بەهانە و هاواریەوە لەو دڵتەنگی ڕزگاری کەی ئەو ژنومێدانی ناکۆکن خوای ئیسلاحی حاڵیان بکەی ئەو خێزانانەی بەختەوەرن یا ڕەبی خوا بیان پارێزی ئەو کەسانی دەستکورت و نەدارن خوایە زۆربەی ئەم خەڵکی کوردستانە خوای جان لەدەست هەژاری دەناڵێنێ ڕەحم بخەیتە دڵی کار بەدەستەکانمانەوە خوای بە ئەدای سەرشانی خۆیان هەستن کار بەدەستان میلەت جێگەی بەزەیی نییە میلەت جێگەی ڕێز و تەقدیرە میلەت جێگەی ئەوەیە حەقی خۆی بدەیە یا ڕەبی خوای هیدایەتی کار بەدەستان بدەی حەقی میلەت بدەن خوای ڕەحم بەوانیش بکەی ئەگەر دادپەروەر بوون و بە دادپەروەری جوڵانەوە ڕیسوای بەردەمی تۆ میلەتەکەیان نەبن یا ڕەبی خوای دەرگایەکی ڕزق و ڕۆزی لەم میلەتی کوردستانە بکەیتەوە لەم قەیران و نەبوونی و نەداری ڕزگارمان کەی لەم نەخۆشی کۆڕۆنا و هەموو نەخۆشی و ئافەتێک خوای بمان پارێزی بەڕەحمەتی خۆت عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون